سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک. سەردانمان بکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرتچێکین. ئەزانی سپۆرتچێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرتچێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلێمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خۆی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لاوقەیەکی نوێی گەشتی شیکاری وەرزشی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست کاتبووم. ئایزانم بەرنامەی گەشتی شیکاری وەرزشی بە سپۆنسەری سەرەکی سپۆرتچێک بۆ کەلیفەری وەرزشی بەڕێوە دەچێت. ئایزانم ئەمڕۆ وەک خۆتان دەزانن لە ئێستادا یارییانەکان کۆتایی پێهاتووە، سەرجەم یاریزانان گەڕاونەتەوە بۆ بەجێهێنانی ئەرکە نیشتیمانیەکانیان کە بەشێکیان پاڵاوتنەکانی گەشتنە بە مۆندیال و پاشکۆی پاڵاوتن کە لە کیشۆری ئەوروپا کە ئینشاڵڵا لە ڕۆژی پێنجشەممە ئێمە بەوردی باس لە یاریەکان و شیکاری بۆ یاریەکان دەکەین. ئەوەی بە پێویستی دەزانم لەمڕۆدا لەگەڵ ئێوەی بەڕێز گفتوگۆی لەسەرکەین وەستانێکە لەسەر خولەکانی ئەوروپا وەگاگادارن خولە گەورەکانی ئەوروپا یاخود خولەکانی گیان لە قۆناغەکانی کۆتایی نزیک دەبێتەوە کەویش دەرکەوتنی پاڵەوانەکانە و هەروەها دەرکەوتنی ئۆتیپانە و ئامانجی دەرکەوتنیانە لەمانەوەی یاخود لە گەیشتنیان با پاڵەوانێتیا ئەوروپیەکان. من لەم بەرنامەیەدا لە پێنج خولە گەورەکەی ئەوروپا وردەبمەوانێ چ لە ڕووی دەرکەوتنی تیپەکان، چ لە ڕووی ڕێزبەندیان، چ ڕێژەی سەرکەوتن، چ ڕێژەی یەکسانبوونیان و کۆمەڵی زانیاری تایبەتتان دەدەنێ لەسەر خولەکان، چ لە ڕێژەی گۆڵا بێ، گۆڵکارا بێ، واتە کۆمەڵی تایبەتمەندی کە لەو خولانەدا ڕوویدا و گەورەترینە و ئەنجامانەی کە بەدیاتون بە پێویستم زانی ئەمڕۆ وەستانێ بکەین لەسەر ئەو بابەتانە. سەرەتای شیکارەکەمان بۆ دەست پێ دەکەین دەچینە پرێمەرلیگ کە ئەمە زیاتر وەکو زانیاریەک وەریگرن کە ڕەنگە لای خۆشتان بەردەست بێ. سەرەتا دەچمە سەر یارەکانی خولی پرێمەرلیگی ئینگلیزی کە لە وەرزی ئەمساڵی پرێمەرلیگا 29 هەفتە بەڕێوە چووە لە خولەکە. لەم 29 هەفتەیە لە 29 هەفتەی کە ئەنجام درراوە هەندێک تیپی تایە 28 یاریان ئەنجام داوە، واتە گۆڕان ڕوو دەدا لە یاریکردنی ئەم تیپانەیە. مانچستەر سیتی 29 یاری ئەنجام داوە کە پلەی یەکەمی گرتووە، 70 خاڵە، 68 گۆڵی کردووە، تەنها 18 گۆڵی لەسەر تۆمار کراوە. مانچستەر سیتی 22 بردنەوەی هەیە لەگەڵ 4 یەکسانبوون و 3 دۆڕاندنە. یانەی لێڤەرپوڵ 29 یاری ئەنجام داوە، 69 خاڵی هەیە، جیاوازەکەی تەنها خاڵێکە، 75 گۆڵی کردووە کە زۆرترین ڕێژەی گۆڵکردنە لە پرێمەرلیگ، 20 گۆڵی لێکراوە، 21 بردنەوەی هەیە، 6 یەکسانبوونی هەیە لەگەڵ 2 دۆڕانە. داوا لە هاوکاران مەکەم کەمێک سەڵتی ئەو میزیکەمان بۆ کەمکەنەوە بەشکە پەیامەکە و خۆی بگا. یانەی چێلسی 28 یاری ئەنجام داوە، 59 خاڵی کۆ کردوتەوانێ، هەروەها 57 گۆڵی کردووە، 19 گۆڵی لەسەر تۆمار کراوە کە دووەم باشترین هێڵی بەرگریە لە دوایانەی مانچستەر سیتیەوە. 7 بردنەوەی هەیە لەگەڵ 8 یەکسانبوون و 3 دۆڕاندە. ئارسناڵیش 28 دیاری کردووە، 54 خاڵی هەیە، 44 گۆڵی کردووە، 30 گۆڵی لێکراوە، بردنەوەکانی 7 بردنەوەی بەرامبەر 3 یەکسانبوون و 8 کستی یەگەنەرس. تۆتنهام پلەی پێنجەمی گرتووی چکە لەو تیپانەی کە ڕکابەری دەکات بۆ گەشتن بە چامپیۆنز لیگ
29 یاری 50 خالیە 47 گۆڵی کردووە 36 لەسەر تۆمار کراوە 16 بردنەوە 3 یەکسانبوون و دەشکستیە. تێبینی شتێ بکەن لە پریمەر لیگا ڕکابەری زیاتر کەوتۆتەوە نێوان هەردوویانەی لێڤەرپۆڵ و چێلسی کە ڕۆژی دەی چواریش یاری لوتکەی هەفتەکەیانێ واتە دوو هەفتە دوای گەڕانەوەی یارەکانی پریمەر لیگ لە هەفتەی 31دا ڕوبەڕووبوونەوەیکی تایبەت دەبێت لەسەر ئەم یاریانە. کۆمەڵە زانیاری ورتر کە بدانێمێ لەسەری سیتی لە کۆی ئەم 22 یاری کە سەرکەوتنی تۆمار کردووە 9 یاریان بە جیاوازی تەنها گۆڵێک یارەکەی بردووەتەوانێ و لە 4 یاریان بە جیاوازی 2 گۆڵ یارەکەی بردوێتەوە لە 9 یاریشدا سەر و 3 گۆڵی تۆمار کردەوە واتە ڕێژەیەکی زۆری گۆڵکردن لەلایەن تیپەکەی گواردیۆلاوە ئەنجام درراوە. گەورەترین ئەنجامیشی بردنەوە بۆ لە ینی لیدز یونایتد بە 7 گۆڵی بێ وەڵام لە مۆرزەی پرێمەر لیگا کەەوە گەورەترین ئەنجام بۆ لە بۆ تیپەکە لە مۆرزە. لێڤەرپۆڵ لە کۆی سەرکەوتنەکانی 4 یاریان بە جیاوازی 1 گۆڵ بردوێتیەوانەیە 7 یاریان بە جیاوازی 2 گۆڵ ده یاریش سەر و 3 گۆڵی تۆمار کردو ئەویش بامان شێوە گەورەترین ئەنجامی ئەم وەرزەی پرێمەر لیگی لەسەر حسابی ینی لیدز یونایتد وە بە تۆمارکردنی 6 گۆڵی بێ وەڵام و محەممەد سەلاح تا ئێستا گۆڵکاری خولەکەی بە تۆمارکردنی 20 گۆڵ کە 5یان بە لێدانی سزا بوو تەنها 1 لێدانی سزاشی لەدەستداوە کە ئەو لێدانە سزایش بەرامبەر بە کاسمەر شمایکڵی گۆڵچی یانەی لیستەر ئەنجامیدا. ئەمە زانیارەکان بوو تایبەت بە پرێمەر لیگ. دەچمە خولەکانی دیکەش بەراوردکاریەکتان بۆ دەکەم لە کۆتاییدا کە ئێوە ئەو بەراوردکاریە دەبینین بەڵام من سەرەتا ئاماژە بەسەر جەم خولەکان دەدەم دواتر دەچمە سەر وردەکاری بەراوردکارەکە. ریال مەدرید 29 یاری ئەنجام داوە 66 خاڵی هەیە 59 گۆڵی کردووە 25 گۆڵی لێکراوە 20 بردنەوەی هەیە لەگەڵ 6 یەکسانبوون و 3 دۆڕاندا. یانەی ئیشبیلیە 29 یاری کردووە 57 خاڵیەیە 40 گۆڵی کردووە 90 گۆڵی لێکراوە کە باشترین هێڵی بەرگری لە ئیسپانیایە بە ناو یانەی ئیشبیلیەوەیە. هەروەها 15 بردنەوەی هەیە 12 یەکسانبوونیە لەگەڵ 2 شکستە. یانەی بەرشەلۆنا یاری یەکەمتری ئەنجام داوە 28 یاری ئەنجام داوە 54 خاڵی کۆ کردوتەوانێ 56 گۆڵی کردووە 29 گۆڵی لێکراوە 15 بردنەوەی هەیە لەگەڵ 9 یەکسانبوون و 4 دانەشکستیش بۆ بەرشلۆنا. ئەتلێتیکۆ مەدرید 29 یاری کردو بامان شوێ بەرشلۆنا 54 خاڵیەیە 56 گۆڵی کردووە 36 لێکراوە. بەرگری کارە باشەکەی ئەتلێتیکۆ مەدرید لە وەرزی ئەمساڵی لیگایە وەک خۆی نەماوە بەڵام ئێستا تیپەکەی سیمۆنی هێدیەدی کەوتۆتەوە خۆی و ڕێچکەیەکی ڕاستی دۆزیێتەوە بە سەرکەوتن بەڵام سەرەتای وەرز ئەنجامەکانیان دەخرابوون و دەبینین بە هێڵی بەرگری شێوەدیارە کە 36 گۆڵی لێکراوە. ئەتلێتیکۆ مەدرید خاوەنی 16 بردنەوە و 6 یەکسانبوون و 7 دۆڕاندنە. ریال بیتس کە مۆرزاسێکی ناوازە پێشکەش دەکات 29 یاری ئەنجام داوە 50 خاڵیەیە 50 گۆڵی کردووە 35 لێکراوە 15 بردنەوە 5 یەکسانبوون و 9 دۆڕانمی هەیە. ئەوەی بمێ لەسەر خولی ئیسپانی پێتانی بڵێم ریال مەدرید لە کۆی ئەم 20 بردنەوەی 10 یاریان بە جیاوازی 1 گۆڵ سەرکەوتنی تۆمار کردووە 2 یاریان بە جیاوازی 2 گۆڵ 8 یاریش بە سەر و 3 گۆڵەوە سەرکەوتنی تۆمار کردووەواتە 3 گۆڵ و سەروتر کە گەورەترین ئەنجامیشی بە 6 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لایەنەی ریال مایۆرکای بردوێتەوە. یانەی ئیشبیلیا لە سکۆی سەرکەوتنەکانی لەو 15 سەرکەوتنەکەی هەیەتی 8 یاریان بە جیاوازی 1 گۆڵ بردوێتیەوانێ 6 یاریان بە جیاوازی 2 گۆڵ تەنها 1 یاریش بە جیاوازی 3 گۆڵ بردوێتەوە کەویش لە ڕای و ڤالیکانۆی بردەوانێ بە جیاوازی 3 گۆڵ لە یەکەم هەفتەی یاریەکانیدا. بەرشلۆنا 6 یاری بە جیاوازی 1 گۆڵ بردوێتەوە کە پلەی سێمی گرتووە 4 یاری بە جیاوازی 2 گۆڵ 5 یاری بە جیاوازی 3 گۆڵ بردوێتەوانێ. بەڵام ئەوەی کە گرنگە بەرشلۆنا تاوەکو ئێستا لە مۆرزەی خولی لیگەی ئیسپانیا گەورەترین سەرکەوتنی ئەنجامی 4 بە 0 کە سەرکەوتنەکەی بەسەر سێتیدا تۆمار کردووە ئەتلەتیک بلباوە ئۆساسۆنایە دوامینیشیان ریال مەدرید بوو لە یاری کلاسیکۆیە و تا ئێستاش کەریم بنزیما بە تۆمارکردنی 22 گۆڵ گۆڵکاریە مۆرزەی خولی لیگەی ئیسپانیا کە 5 گۆڵیانی بە لێدانی سزا تۆمار کردووە و لێدانی سزاشی لەدەستداوە. دەچمە سەر گرافیکی دواتر لەسەر خولی ئیتالی وەکوتم باس لە 5 خولە بەهێزەکەی ئەوروپا دەکەین. لە ئیتالیا میلان بانجامدانی 30 یاری لە پلی یەکەمی ڕیزبەندی دێت 66 خاڵیەیە 56 گۆڵی کردووە 29 گۆڵی لەسەر تۆمار کراوە 20 بردنەوەی هەیە 6 یەکسانبوونی تۆمار کردو و 4 شکستیشیەیە. یانەی ناپۆلی
سی یاری ئەنجام داوە بامان شێوە خاوەنی 63 خاڵە بە جیازی 3 خاڵ لە دوای میلانەوە 53 گۆڵی کردو و 22 گۆڵی لێکراوە 19 بردنەوە و 6 یەکسانبوون و 5 شکستیە یانەی ئینتەر میلان 29 یاری ئەنجام داوە 60 خاڵیەیە 62 گۆڵی کردووە 24 گۆڵی لەسەر تۆمار کراوە 7 بردنەوەی هەیە 9 یەکسانبوون لەگەڵ 3 شکستە یانەی یۆڤانتۆس کە بەم دوایە ئاسی بەرەو پێش چۆ بە تایبەتی لە دوای ساڵی نوێەوە ئاسی تەواو سەرکەوتو یۆڤانتۆس سی یاری ئەنجام داوە 59 خاڵیەیە 47 گۆڵی کردووە 26 گۆڵی لێکراوە 7 بردنەوەی هەیە 8 یەکسانبوون لەگەڵ 5 شکستە ئەتلانتاش 29 یاری ئەنجام داوە 50 خاڵی هەیە 51 گۆڵی کردووە 31 گۆڵی لێکراوە 14 بردنەوە 9 یەکسانبوون و 6 شکستیەیە ئەوەی مێ لەسەر ئیتالیاش بیڵێم میلان 11 یاری بە جیازی 1 گۆڵ بردوتەوانێ 6 یاری بە جیازی 2 گۆڵ لە 3 یاریشدا سەر و 3 گۆڵی کردو واتە توانای بردنەوەی میلان بە جیازیی زۆر لەگەڵ کابەرەکانیا ڕێژەیەکی یەکجار کەم بووە تەنها لە 3 یاریدا بە 3 گۆڵ و سەروتر سەرکەوتنی تۆمار کردووە یانەی ناپۆلی 10 یاری بە جیازی گۆڵێ بردوتەوە 4 یاری بە جیازی 2 گۆڵ لە 5 یاریدا سەر و 3 گۆڵی تۆمار کردووە لە تیپەکانی ڕکابەری ئینتەر میلان 5 یاری بە جیازی گۆڵێ بردوتەوە 6 یاری بە جیازی 2 گۆڵ لە 6 یاریشدا سەر و 3 گۆڵی تۆمار کردووە گەورەترین ئەنجامی میلان بردنەوەی 4-1 بۆ لە کالیاری گەورەترین ئەنجامی بردنەوەی ناپۆلی 2 جار ئەنجامی 4-0 بووە کە لە هەر یەکە لایەنەی لازیۆ و لایەنەی ئۆدنێزی بردوێتەوە گەورەترین ئەنجامی ئینتەر میلانیش بردنەوە بۆ بە ئەنجامی 6 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە یانەی بۆلۆنیا وە گۆڵکاری خۆی ئیتالی شیرۆ ئیمۆبیلیا کە 20 گۆڵی تۆمار کردووە 6 لێدانی سزای هەبوو 1 لێدانی سزاشی لە دەستداوە دەچمە گرافیکی بۆنزلیگا کە گرافیکی چوارەمە بارین مونێ خۆر دەزانن پێشەنگی گرتووە کە بەم دوای جیازەکەی لەگەڵ دۆرتمۆندیش جارێکی دیکە بووە بە 6 خاڵ پاش یەکسانبوونەکەی دۆرتمۆند بارێن 27 یاری ئەنجام داوە 63 خاڵی هەیە خاوەنی زۆرترین ڕێژەی گۆڵە کە 81 گۆڵی کردووە لە نێو یانە گەورەکە لە نێو خولە گەورەکانی ئەوروپایە هیچ تیپێک هێندەی ڕێژەی بارین مونیخ گۆڵی تۆمار نەکردووە 28 گۆڵیشی لەسەر تۆمار کراوە کە ئەمە جێگەی قوبوڵ نییە بۆ بەرگریکارانی بارین مونیخ وەکووتمان لە پێشتر داماژەمان بۆ کردووە ناگلیزمان لە سەرەتای ڕێکخستنەوەی تیپەکەیدایە هێڵی بەرگریشی وەکو پێویست نییە و ئاماژە بە لاوازی هێڵی بەرگری بایرن درراوە 20 بردنەوە هەیە لەگەڵ 3 یەکسانبوون و 4 دۆڕانە دۆرتمۆند لە 27 یاری 57 خاڵی هەیە 68 گۆڵی کردووە 30 لێکراوە 18 بردنەوە 3 یەکسانبوون و 6 شکستیە بایر لیڤەرکوزن 27 یاری ئەنجام داوە 48 خاڵی هەیە 66 گۆڵی کردووە 41 گۆڵی لێکراوە 14 بردنەوەی هەیە 6 یەکسانبوون لەگەڵ 7 دۆڕانە یانی لایپزیگ کە بەم دوایە ئاسی بەرەو پێش چووە 45 خاڵیەیە لە 27 یاری 57 گۆڵی کردووە 30 گۆڵی لێکراوە 13 بردنەوە 6 یەکسانبوون و 8 شکستیە یانی فرایبۆرگ کە مفاجئەی ئەمۆژەی بۆنزلیگایە کە بۆ پێگەی کەتیایەتی 45 خاڵی هەیە 41 گۆڵی کردووە 29 لێکراوە 12 بردنەوەی هەیە 9 یەکسانبوون لەگەڵ 6 شکستە لە کۆی ئەم سەرکەوتانەی کە هاتوون کە بێگومان بایرن خاوەنی زۆرترین بردنەوەیە بایرن 7 یاریانی لەو 20 یاریە بە جیاوازی 1 گۆڵ بردوێتەوانێ 1 یاری بە جیاوازی 2 گۆڵ بردوێتەوە بەڵام لە 12 یاریدا بە جیاوازی 3 گۆڵ و سەرکرد سەرکەوتنی تۆمار کردووە کە ئەمەش جیاوازی بایرن لەگەڵ تیپەکانی دیکەی بۆنزلیگا دەردەخا کە زۆرترین ڕێژەی بردنەوەی گەورەیە کە بارین مونیخ تا ئێستا لە نێو سەرجەم خولەکانی ئەوروپایە دەستەبەری کردووە کە گەورەترین بردنەوەی بایرنیش بە 7 گۆڵی بێوەڵام بۆ لایەنەی بوخۆم و دۆرتمۆند 8 یاریانی بە جیاوازی 1 گۆڵ بردوێتەوە 5 یاری بە جیاوازی 2 گۆڵ 5 یاریش سەر و 3 گۆڵی تۆمار کرد و گەورەترین سەرکەوتنیشی بە سەربروسیا مونشنگلادباخ بووە بە 6 گۆڵی بێوەڵام بۆ گۆڵکاری بۆنزلیگا ڕۆبەرت لیڤاندۆڤسکیە کە بەبێ ڕکابەری بردنەوەی خەڵاتی پێڵاوی ئاڵتونی دەکات کە 31 گۆڵی تۆمار کردو و تەنها 4 گۆڵیشی بە لێدانی سزا بووە دەچمە سەر گرافیکی دواتر کە تایبەتە بە خولی فەڕەنسی کە زۆرێک باسییان لەوەیە کە خولی فەڕەنسی ئاستی وەکو پێویست نییە وە جیاوازەکەش دەبینین جیاوازیەکی یەکجار بە چاواگە چێم دوای ئەنجامەکانی پاریسی وەکو پێویست نییە پاریس سەن ژەرمان لە 20 یاریدا 65 خاڵی کۆ کردوێتەوە کە باگەرێکی زۆر پاڵەوانە 59 گۆڵی کردو 27 گۆڵی لێکراوە
گۆڵ 20 بردنەوەی هەیە 5 یەکسانبوون و 4 گۆڕان. مارسیلیا 53 خاڵیەیە 45 گۆڵی کردو 27 گۆڵی لێکراوە 15 بردنەوەی هەیە لەگەڵ 8 یەکسانبوون و 6 شکستە. یانەی ڕین کامساڵ باسێکی بەرزەوە دەرکەوتو و ڕکابەرە بۆ گەشتن بە چامپیۆنز لیگ 52 خاڵی کۆ کردوتەوە 63 گۆڵی کردو 28 گۆڵی لێکراوە 16 بردنەوەی هەیە لەگەڵ 4 یەکسانبوون و 9 شکستە. یانەی نیس خاوەنی 50 خاڵە 39 گۆڵی کردو 23 گۆڵی لێکراوە و 15 بردنەوەی هەیە 6 یەکسانبوون لەگەڵ 6 دۆڕانە کە پێم وابێ یانەی نیس ئاسێکی ناوازەیە لە وەرزی ئەمساڵدا و یانی ستراسبۆرگیش 48 خاڵی هەیە و 50 گۆڵی کردووە 32 گۆڵی لێکراوە 13 بردنەوە و 9 یەکسانبوون و 7 شکست بۆ یانەی ستراسبۆر تا ئەمۆزە لە خولی یانەکانی فەڕەنسادا کە گۆڵکردنی نیس ڕێژەی گۆڵکردنەکەی نیس 60 ڕێژەی گۆڵکردنی نیس ڕێژەکەی 63 گۆڵە کە زۆرترین ڕێژەی گۆڵە لە خولی فەڕەنسیان نەک 39 گۆڵ 63 گۆڵە و گۆڵکاری خولی فەڕەنسی تاوەکو ئێستا ویسام بنیدیرە کە 7 گۆڵی کردووە 7 لێدانی سزا و لێدانێکی سزاشی لەدەستداوە. ئەمە ئامارەکانە کە تایبەتە بە خولەکانی ئەوروپا کە ئێستا یعنی کۆمەڵێک جیاوازی ئەلێرەوە دەردەکەوێت بەڵام من کۆمەڵە تایبەتمەندی ترتان پێ دەڵێن کە ئێستا ڕەنگە بۆیەوە کە باز لە خولەکانەکێ یعنی گۆڕانکاری باسەکەی لەوەی ئەم خولە جیاوازە لەو خولەی دیکە ئەم خولە بێسترە لەو بەڵام من ئامارێکی گشتیتان پێ دەڵێم کە جێگەی سەرسوورمانە لە مۆزە تاوەکو ئێستا خولی ئیتالی زۆرترین ڕێژەی گۆڵی کاتەوە جیاواز لە هەر خولێکی دیکە خولی ئیتالی زۆرترین ڕێژەی گۆڵی تێدا تۆمار کراوە کامەش ڕێژەیەکی یەکجار بەرزە. من دوایی معدلێکیشتان لەگەڵ یا بۆ دەرەکەم بەڵام دەچمە سەر و گرافیکە پێشەوەی باز لە ڕکابەرەکان پێینەوانێ جارێکی دیکە بەڵام دەچمە لەم گرافیکە لەم گرافیکە لەگەڵ مابن. لە پریمەر لیگ لە کۆی گشتی تاوەکو ئێستا کە یارەکانی خولەکە ئەنجام دراوە کە بێگومان بە نزیکەی 290 یاری ئەنجام دراوە نەقسی ئەم 290ەوە لە 86 بۆنەوە نەقسیە بە حکمەوەی کۆمەڵێکی دیاری دواخراویان هەیە بەڵام ئەمە بە نزیکراوەیە کە بە کۆی بەڕێوەچوونی خولەکە 290 یاری دەکا بە نزیکراوەی. کۆی گشتی تاوەکو ئێستا 800 گۆڵ لە پریمەر لیگا تۆمار کراوە بە ئەنجامدانی 290 یاری 800 گۆڵ لە پریمەر لیگا تۆمار کراوە لە کۆی 29. زۆرترین ڕێژەی گۆڵ یانەی لێڤەرپوڵ ئەنجامی داوە کە 75 گۆڵی لە خولەکەدا کردووە 75 گۆڵ واتە مانچستەر سیتی نیە مانچستەر سیتی خاوەنی 68 گۆڵە بەڵام لێڤەرپوڵ خاوەنی 75 گۆڵە دواتە لایەنی هێرشبەری لێڤەرپوڵ لایەنێکی ناوازەیە. کەمترین ڕێژەی گۆڵ یانەی نۆرویچ سیتی کۆتایی ڕیزبەندیەکە کردوێتی کە 18 گۆڵە بەراورد بە هەر یانەکانی دواوەی ڕیزبەندی لە 5 خولە گەورەکەی ئەوروپا کەمترین ڕێژەی گۆڵە 18 گۆڵ واتە نۆرویچ سیتی کەمترین ڕێژەی گۆڵی لە نێو 5 خولە گەورەکەی ئەوروپایە. باشترینی هەڵی بەرگریش یانی مانچستەر سیتیە کە تەنها 18 گۆڵی لەسەر تۆمار کراوە. ئیتالیا لە ئیتالیا بە حکمەوەی لە 300 یاری نزیک دەبێتوانێت لە 295 بەرەوسەر یاری ئەنجام دراوە 300 یاریە بە کۆی گشتی کە ئەنجام دراوە. ئەمە ئەو خاڵە بوو کە ئاماژەم پێەیە جیاواز لە ساڵانی ڕابردوو خولی ئیتالی گۆڕانکاریی زۆری بەسەرداتوە کە ڕێژەی گۆڵکردنەکەی بە شێوەیەکی بەرچاو زیای کردووە 846 گۆڵ تۆمار کراوە 846 گۆڵ تۆمار کراوە. ئینتەر میلان خاوەنی زۆرترین ڕێژەی گۆڵە کە ئێستا پلی سێمی گرتووە بە تۆمارکردنی 62 گۆڵ یانەی سالی رەنتانای کۆتایی ڕیزبەندیەکە خاوەنی تەنها 22 گۆڵە. یانەی ناپۆلی خاوەنی پلەی دووەم خاوەنی باشترین هەڵی بەرگریە لە خولەکەدا کە 22 گۆڵی لەسەر تۆمارکراوە کامەش ڕێژەیەکی باشە و وەتوانێتی ناپۆلی بێنەتێنەوە ڕکابەری خولی ئیتالی. لە ئیسپانیا بە نزیکەی 290 یاری ئەنجام دراوە کام ڕێژەی ئیسپانیا لە 286 یاری بەرەوسەر ئەنجام دراوە تەنها 729 گۆڵ تۆمار کراوە کە ئەمە دەیسەلمێنێ خولی ئیسپانی هاتوۆتەوە بەرەوجاوە لە ڕێژەی تۆمارکردنی گۆڵە ڕێژەی گۆڵەکەی بە شوێکی بەرچاو داوەزیۆ لە چاو خولەکانی کرا.
ریال مەدرید خاوەنی زۆرترین ڕێژەی گۆڵە کە 59 گۆڵی تۆمار کردووە کە بە 4 ساڵانی ڕابردوو ئەم ڕێژەیە هەرکەمی کردووە. یعنی دیپۆرتیڤۆ ئالاڤێس کە لە کۆتاییەکانی ڕیزبەندا لە پێش کۆتایی ڕیزبەندیە لە پێشانی لیڤانتیەوە تەنها 23 گۆڵی تۆمار کردووە. یعنی ئیشبیلیە خاوەنی بەهێزترین هێڵی بەرگریە کە تەنها 19 گۆڵی لەسەر تۆمار کراوە بۆ وەکیش دەزانن ئیشبیلیە کۆمەڵی یەکسانی زۆری لە خولەکەدا هەیە. لە بۆندزلیگا بەبەر بە سیرکردن لە خولەکانی دیکە کەمترین ڕێژەی یاریکردن ئەنجام درراوە، بەڵام لای هەمووتان ئاشکرایە یاریکردن لە بۆندزلیگا جیاوازی زیاترە لە بەرەوەی جیاوازیی زۆر لە نێوان ڕکابەرەکانی بۆندزلیگایە، بە تایبەتی بایرن لەگەڵ یانەکانی دیکە دوایی دۆرتمۆند و لە لیڤەرکوزن لەگەڵ یانەکانی دیکە کە ئەمە ڕێژەکە دەگۆڕێ. لە ئەڵمانیا 243 یاری ئەنجام درراوە. لەم 243 یاری کە ئەنجام درراوە لە ئەڵمانیا 746 گۆڵ تۆمار کراوە بە کل گشتی. یانەی باری مونخ ئەمە پێنج خولە بەهێزەکەی ئەوروپایە وەک لە گرافیکەکەدا دەیبینن، یانەی بارێن مونخ بە تۆمارکردنی 81 گۆڵ بە تۆمارکردنی 81 گۆڵ وەکو پێشتری ژاماژەم پێکرد زۆرترین ڕێژەی گۆڵی لە خولەکەدا تۆمار کردووە لەسەر لە چاو پێنج خولە گەورەکەی ئەوروپایە کە ئەمە زۆرترین ڕێژەی گۆڵە. یعنی ئەرمینیا بێڵفیڵد خاوەنی تەنها 22 گۆڵە و هێڵی بەرگریش باشترین هێڵی بەرگریش یانەی بارمونخە بە تۆمارکردنی 22 گۆڵ کە ئەمە ڕێژەیەکی زۆرە لە خولەکەدا، بەڵام بارن خاوەنی باشترین هێڵی بەرگری. کۆتاتیب کە دەمەوێت کۆتاخول کە دەمەوێت لەسەری وردمەوانەیە خولی فەڕەنسیە کەویش بامان شوێ 29 هەفتە لە خولەکە ئەنجام درراوە بە دیاریکی بە نزیکەی 290 دیاری لە خولەکە بەڕێوە چووە. 773 گۆڵ لە خولەکە تۆمار کراوە، یانەی نیست بە تۆمارکردنی 63 گۆڵ خاوەنی زۆرترین ڕێژەی گۆڵە. یانەی لۆریان بە تۆمارکردنی 24 گۆڵ خاوەنی کەمترین ڕێژەی گۆڵە، خاوەنی باشترین هێڵی بەرگری یانەی نیسە کە خاوەنی تەنها 23 گۆڵی لەسەر تۆمار کراوە. پاریس سەن ژەرمان تەنها پێشەنگی ڕێزبەندی خولی لیگەی ئیسپانی خولی لیگۆنی فەڕەنسی گرتووە، نە گۆڵکاری گرتووە، نە خاوەنی زۆرترین ڕێژەی گۆڵە و نە خاوەنی باشترین هێڵی بەرگریە. ئەوەی کە لەم بەرنامەیە منویستم ئاماژەی پێ بەم ئەوەیە کە سەرنجی گشتی لەسەر خولەکان بینەوانێ بە دیاریکراوی گۆڕانکاریەکی زۆر بە خولی ئیتالی لە خولی ئیتالی ڕوویداوە لە ڕووی شێوازی یاریکردن و هێرشبەریکردنی یاریکردنی تیپەکان کە پێچەوانە ساڵانی ڕابردوو خولی ئیتالی دەکەوتەوە باشترین هێڵی بەرگری. تێبینیەکی دیکە ئەوەیە کە لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی باشترین دوو تیپی ڕکابەرن لە تۆمارکردنی گۆڵە کە وەک ئاگادارن ڕەنگە مە هۆکارێکی دیکەی لە پشتەوە بێ کە ئەوەیە لە پرێمەر لیگا خولەکە بە جیاوازی گۆڵ یەکلا دەبێتەوە، کەواتە کە دوو تیپ یەکسان بوون لە خاڵە بە جیاوازی گۆڵ نازناوەکە بۆی هەیە بچێ بۆ یانەکەی دیکە وەک دەبینن هەردوویانەش ئەو ڕێژە تۆمارکردنە گۆڵە زۆرانی. لە خولی لیگەی ئیسپانی ڕێژەی گۆڵکردن بە شێوەیەکی بەرچاو لە پاش ڕۆشتنی کریستیانۆ ڕۆناڵدۆ و لیۆنێل مێسی داوەسی. ڕێژەی بەدەستهێنانی خاڵی یانەکانی بەرشەلۆنە و ڕیاڵ مەدریدیش لە چاو وجودی میسی و ڕۆناڵدۆ لە چەند ساڵی ڕابردووە فەرقی کردووە بە ئامان شێ ڕێژەی خاڵەکەش داوەزی. لە ئیسپانیا وەکو پێم وتن گۆڵکردن بە ڕێژەیەکی بەرچاو داوەزیوە و گەشتۆتۆ ئاسێکی مامناوەند ڕێژەی گۆڵکردن. ئەمە لەسەر ئەڵمانیا ئینگلتەرا ئیتالیا. لە خولی ئەڵمانیدا جیاوازی بارن لەگەڵ تیپەکانی دیکە وای کردو بارن جیاوازیەکی زۆرتر بنوێنێ بە سەر یانەکانی ڕکابەریە خاوەنی 81 گۆڵە، بەڵام ئەمساڵ جیاوازیی دیکە لە بارنە بەدی دەکرێت کە پێشتر بە هیچ شێوەیە بارن لە 27 هەفتە بەم لێشاوە گۆڵی لەسەر تۆمار نەکراوە جیاواز لە ساڵانی ڕابردوو کە 28 گۆڵی لەسەر تۆمار کراوە کامەش وا دەکات دەری بخا بارن خاوەنی هێڵێکی بەرگری لاوازە. لەسەر ئاسی فەڕەنساش ئەگەرچی پاریس سەن ژەرمان وەرزی ڕابردوو نازناوەکەی نەبرد و یانەی لیل پاڵەوان بوو، بەڵام ئەمساڵ ئاستی لیل وەکو پێویست نییە پاریس سەن ژەرمان باڵادەستی تاوە لە بەدەستهێنانی خاڵە، بەڵام پاریس سەن ژەرمان تەنها براوی یاریەکانە. پاریس سەن ژەرمان نە گۆڵکار لە پاریس سەن ژەرمانە، نە خاوەنی زۆرترین ڕێژەی گۆڵتۆمارکردن گۆڵکردن لە خولەکەیە کەن بەناوی نیسەوەی و نە خاوەنی باشترین هێڵی بەرگریە
کە ئەم ڕیکۆردانەی کە هەیە سلمێنەریەوە بوون کە پاریس سەن ژەرمان تیپێکی دامەزراو نیە، بەڵام پاڵاوانبوونی لە ئیسپانیا بۆی پێکاتەکەی لە فەڕەنسا بۆی پێگاتەکەی جیاوازێکی زۆریە لەگەڵ تیپەکانی دیکەیە. ئەمە ژوای لێ کردووە کە بەو جیاوازێ زۆرە پاریس سەن ژەرمان نازناوی خولی فەڕەنسی بۆ خۆی دەسەبەت کات کە گەرچی وەرزە ڕابردووش نازناوەکی لەدەستدا، بەڵام ئەوە جیاوازەکان دەردەخات کە وەک جیاواز لە هەر خولێکی دیکە کە هیچ لە باشترینەکانی پێوە نەبووە، تەنانەت دووەم باشترینیش نەبووە، بۆیە ئەم بارودۆخەی پاریس سەن ژەرمان پێگەیشتەوە. کۆتاشت کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ڕێژەی پۆینتاتی گۆڵەکانە لەسەر جەم خولەکانە باسم لەوە کرد کە خولی ئیتاڵی گۆڵێکی زۆری لەسەر تۆمارکراوە، بەڵام بە وەرگرتنی ڕێژەی یاریەکان بە حکمەوەی بۆنزلیگا کەمترین یاریتیا ئەنجامدراوە، واتە لەسەر چاو خولەکانی دیکەیە کەمترین ڕێژەی یاریکردنیە. ڕێژەی گۆڵەکان لە بۆنزلیگا گۆڕانکاریتیە بە حکمی یاریکەمەکان ڕێژەکەی بەرزترە. لە پرێمەر لیگ ڕێژەی کۆی گشتی گۆڵ بۆ هەر یاریەک تاوەکو ئێستا بە بەڕێوەچوونی 29 هەفتەوە ئەو ڕێژیاری کە باسمان کرد 2.7 گۆڵە بۆ هەر یاری 2.7 گۆڵ. لە ئیسپانیا 2.5 گۆڵە، واتە ڕێژەکە کەمترە لە کاتێکدا پێشتر ڕێژەکە لە ئیسپانیا زۆر بەرز بوو. لە ئیتالیا گۆڕانکاری بەسەرات. لە ئیتالیا لە ساڵانی ڕابردووتردا لە 2ەوە تا 2.5 بوونیە، بەڵام ئێستا ڕێژەی گۆڵکردن لە ئیتالیا بۆ هەر یاریەک 2.8 گۆڵ، واتە بۆ هەر یاریەک نزیک دەبێتەوە لە 3 گۆڵ. لە فەڕەنسا 2.6 گۆڵە، سەر ڕاوی یاریەکانیان زۆرە بۆ جیاوازێکی زۆر لە نێوان پاریس سەن ژەرمان یانەکانی دیکەیە، بەڵام ڕێژەی گۆڵکردن 2.6 گۆڵە. لە ئەڵمانیا بە ئەنجامدانی 243 یاری کە ئەمە کۆتاخاڵ ئاماژەی پێ دەکەن، ڕێژەی تۆمارکردنی گۆڵ بۆ هەر یاریەک 3.5 گۆڵە، واتە لە سەروی 3 گۆڵەوانێ لە هەر یاریشی بۆنسلیگادا تۆمار کراوە کە ئەمە ڕێژەیەکی تۆمارکردنی گۆڵی زۆرە. من بە پێویستم زانی ئەمڕۆ لەگەڵ وەستانی خولەکاندا ئەم داتا و ئامارانە بۆ ئێوەی بینە بخەمە ڕوو کە ڕەنگە بۆ هەنێکتان شتێکی تازە بێ، بەڵام هەر زانیاریی پێویستە کە لەسەر ئاماری خولەکان بیزانن. سبەی بەرنامەی شیکاری وەرشی بەڕێوە ناچێت، بەڵام لە ڕۆژی پێنجشەممە بە تایبەتتر لەسەر یاریەکانی پاڵاوتن بەوەی بەڕێز و خۆشەویست دەکەمەوە. بەرنامەکەشمان بە سپۆنسەری سەرەکی سپۆرتچێک ئەنجام دەدرێت. تاوکەکانی داات بەخواتان سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکی. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.